إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، ئێستا کە هەموومان لەبەر سێبەرین، ئەگەر چەند دەقەیە کارەباکە بکوژێنینەوە هەموومان حاڵمان تێک دەچێت، چونکە بەڕاستی گەرمە. یەکێک لە هۆکارەکانی ئەو گەرمەی کە ئەمڕۆ ئێمە دەیچێژین، ئەو گەرما و ناڕەحەتی کە تەحەمولی ناکەین، وەکو سەبەبێک خۆرە. خۆر گەرمەکەمان پێدەبەخشێ، ئەو گەرمەی کە ناڕەحەتمان دەکا، عەزێتمان ئەدا، بێتاقەتمان دەکات. لە کاتێکە زانایان دەفەرمون تقریباً 29 ملیۆن میل لە ئێمەوە دوورە خۆر، 29 ملیۆن میل دوورە لە ئێمەوە، بەڵام ئێمە ناڕەحەت دەبین. لەبەر سێبەرەکەیش گەرمی خۆر تەئسیرمان لێکا لە ماڵەکانی خۆمانە. بەڵام ئەوە دڵنیا بنەوە ڕۆژێک دێت خۆر زۆر نزیک دەبێتەوە لە ئێمە، یەک بەیەکی ئێمە ئەو ڕۆژە لە پێشمان هەموومان دەیبینین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خۆر لە سەرووی یعنی کە لە سەرووی ئاسمانەکانە چەنێ بەرزە نزیک ئەبێتەوە لە سەری خەڵک، حتا بەقەد میلێک دەمێنێ لەبان سەری خەڵک. ئەو کەسێک کە حەدیثەکە ڕیوایەتەکە ئەڵێ وەڵڵاهی نازانم مەبەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم میلێک بووە کە ئەمڕۆ پێی دەڵێن میل مایل، یاخود نازانم مەبەستی ئەو میلە بوو کە چاوی پێڕەژی، واتە ئەوەندە نزیکە بێتەوە. ئێستا حالیان 29 ملیۆن میل دوورە لە ئێمە، بەڵام ڕۆژێک دێت 1 میلێک لە دوور ئێمە دوورە. ئەو خۆرە لە ڕۆژی قیامەتە ئالەو شوێنەی کە ئینسان دەوەستێت 40 ساڵ بەپێوە، یەک بە یەک تووشمان دەبێت. خۆر لێمان نزیک ئەبێتەوە، حتا لە ئەثەرێکی صحیح تەرغیب هاتۆ ئیمامی سلمانی فارسی ڕەزای خوای لێبێ کە قسەی سەحابە حکمی حەدیثی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم، ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خۆر دە ئەوەندەی ئێستا گەرمی پێدەبەخشێ، واتە بەقەد 10 ساڵ گەرمی پێدەبەخشرێ. خۆر بەقەد 10 ساڵ گەرمی پێدەبەخشرێ، دێتە بانسەری خەڵک، هەموو خەڵکی عارق دەکا و ناڕەحەت دەبێ. بەڵام لەو ڕۆژەشدا کۆمەڵە کەسێکی بەختەوەر هەیە کە چەند تاقمێکن، 7 تاقم زیاتریشن، لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان ناخۆشی ناڕەحەتی ئەو خۆرە نابینن. کەواتە ئێمە ئێستا پانکەمان داناوە، موبەڕیدەمان داناوە، سبلیتمان داناوە، فێنکەرەوەمان داناوە بۆی کە فێنک بینەوە لە ماڵەکانی خۆمانە لە کاتێکە لە ژوورەوە خۆریش لێمان نادا. بەڵام ئایا چیمان ئامادە کردووە بۆی لە قیامەت فێنکمان کاتەوە؟ ئایا ئەو تاقمانی کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان ئەو سیفەتانەمان تایە؟ دڵما بە مزگەوتەوە بەسراوی ئاهلی جومعە بوو جەماعەت بین، خێر و سەدەقە بکەین، لە ترسی خوا بگرین، خۆمان لە زینا و بەدڕەوشتی بپارێزین، کۆمەڵە سیفەتێکی تر. بۆیە ڕۆژێک خۆر لە ئێمە نزیک دەبێتەوە، لەبان سەرمان دەبێ گەرمیەک. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خەڵکی ئەوەندە ناڕەحەتە بێ بەهۆی خۆرەوە، ما لا يطيقون، یعنی لە توانایاندا نامێنێ، بێتاقەتە بن. کەواتە شتێک بۆ ئەو ڕۆژەی خۆت ئامادەکە. ئەم گەرمای ساحەی مەحشەرت بەبیر بهێنێتەوە. ئێستا کە لە دەرچ دەرەوە خۆرەکە لێت ئەدا، ئەوەت لەبیر بێ ڕۆژێک دێت لە ساحەی مەحشەرە ئەو خۆرە لێت ئەدا، ئەگەر لە ژێر سێبەری عەرشی خوادا نەبیت. بەڵام برسێتی
بە پێی پەتی بەبێ جلوبەرگ بەبێ ئەوەی شتێکە بێ باوەشێنی خۆتی بێگە و فێنکت کاتەوە چی بۆ ڕۆژە ئامادە دەکەی ئەمڕۆ ئامادەی کە لە دوای مردنت پەشیمان بوونەوە سوودت پێ ناگەێنێ. ئایا دەزانین یەکێتر لە هۆکارەکانی ئەم گەرمای کە ئێمە چەندێ ناڕەحەتمان دەکە جگە لە خۆر هۆکارێکی تریش هەیە خوای گەورە دایناوە جگە لە خۆر هۆکارێکی ترەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحی بخاری مسلم داهاتۆ دەفەرمێ دۆزەخ جەهەنم پەنا بخوا سکاڵای بردە لای خوای گەورە شکاتی بردە لای خوای گەورە فەرمی خوای گیان من هەندێکمی خواردووە پەنگم خواردوەوە پەنگ چۆن دەڵێ خەریکم دەتەقمەوە ئەی خوای گەورە ئیزنم بدە با دوو هەناسە بدەم دۆزەخ چونکە هەندێکمی خواردووە پەنا بەخوا هەمووی بورکان و هەمووی ئاگرە خوای گەورە ئیزنی دا دوو هەناسە بدە هەناسە ئەو هەناسەی خۆمان هەناسەی دەدەین ئاساییە بەڵام هەناسەی دۆزەخ جیاوازە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە زستانە هەناسەیەکیدا ئەو سەرما و سۆڵە سەختە کە ئەیبینن ئەو گوشکە سەرمایە کە ئەیبینن بەهۆی هەناسەی دۆزەخەوەیە چونکە دۆزەخ شوێنی زۆر ساردی تایە پەنا بەخوا لە شوێنە گەرمەکە خەتەرترە و ئەو گەرما و ناڕەحەتی کە لە هاوینە ئێوە دەیبینن بەهۆی هەناسەی دۆزەخەوەیە پەنا بەخوا هەناسەی دۆزەخ ئێمەی ناڕەحەت کردووە ئەی ئەبێ دۆزەخ خۆی چۆن بێت بۆیە کاتێک کە خوای گەورە فەرمی ئین عەذاب ڕەبیکە لەواقع بەڕاستی عەذابی خوا دێتە جێ و خەڵکی تووشی دەبێ ئەو کەسانەی کە شایانی عەذابی خوان. کاتێ ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ گوێی لە پیاوێک بوو ئەم ئاەتەی دەخوێنا لە شەو نوێژە فەرمی سوێن بە خوای کەعبە ئەم سوێنەی خوا کە عەذابی خوا دێتە دی و خەڵکی تووشی دەبێ سوێنێکی حەق و ڕاستە. ئیمامی عومەر هاتەوە بۆ ماڵ لە ترسی دۆزەخ یەک مانگ یەک لەسەر جێگا کەوت نەخۆش کەوت خەڵکی دەهاتن سەردانیان دەکرد نەیاندەزانی ئیمامی عومەر بۆچی نەخۆشە چونکە بە خەڵکی نەوت لە ترسی جەهەنم نەخۆش کەوتومە لە کاتێکا سەد زەمانی کراوە کە ئەو هیچ ناخۆشی و ناڕەحەتێک نابینێ. خوا وعدی داوە ئەگەر هەناسەیەکی دۆزەخ پەنا بەخوا ئەوە ناڕەحەتمان کە ئەو گەرمایی کە لە هەنێ وڵاتی تر هەیە کە ئێمە هێشتا باشترین بەهۆی هەناسەیەکی دۆزەخەوەیە ئەی ئەبێ عەذابەکەی و ئاگرەکەی چۆن بێ پەنا بەخوای گەورە کەواتە ئەمڕۆ خۆت ئامادەکە ئەو گەرمایە هەناسەی دۆزەخە لەگەڵ خۆرەکەدا خوای گەورە ئەوە ئێمەی پێ ناڕەحەتەکە بۆی ئێمە جەهەنممان بیر بکەوێتەوە. وتمان یەکێ هۆکارەکانی گەرما یەکێ لە هۆکارەکانی گەرما بریتیە لە هەناسەی دۆزەخ ئەو گەرمای کە ئێمە ناڕەحەتمان دەکەن. ئەی باشە با بزانین ئەو کەسێک کە لە دۆزەخایە ئەو کەسێک کە ئەهلی دۆزەخە پەنا بەخوا ئەهلی جەهەنەمە ئەی هەناسەی ئەو چۆنە. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ بە سەحابەکان دەفەرمێ ئەگەر لەناو ئەم مزگەوتەی مندا مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر 100,000 خەڵک لەناو ئەم مزگەوتا بێ یاخود زیاتر لە 100,000 100,000 بەڵام دەفەرمی وفيهم رجل من أهل النار فتنفس فأصابهم نفس لاحترق المسجد ومن فيه پەنا بەخوای گەورە ئەگە 100,000 خەڵک زیاتر لە 100,000 لەناو ئەم مزگەوتەی منا بێ مزگەوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها یەک پیاوێک بێتە ناو ئەم 100,000ەوە ئەهلی دۆزەخ بێ ئەوەی کە لە عەذابایە یەک هەناسەیە بدە فتەنەفەسە ئەوای بکە لە ئەهلی مزگەوتەکە 100,000 خەڵک ئەفەرمێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم مزگەوتەکە هەمووی دارەکەی و بەردەکەی و هەموو شتێکی دەسووتێ و ئەو 100,000 خەڵکش هەمویان دەبن بە خەڵوس پەنا بەخوای گەورە هەمویان دەسووتێن لە ئەحرەقەهم دەفەرمێ هەمویان دەسووتێنێ تەنها هەناسەیەکی ئەهلی دۆزەخ بۆ ئێمە خۆمان بەدبەختکەین
بۆ خۆمان بخێنە ناو ئاگرەوە لەبەر خاتری ئەم دنیایە کە هیچ قیمەتێکی نییە با ڕێگای خوا بگرین ئەوە هەناسەی دۆزەخ بێ ئەبێ کێم و جەراحەتەکەی چۆن بێ ئەبێ ئاوە گەرمەکەی چۆن بێ ئەبێ ئاگرەکەی چۆن بێ ئەبێ بورکانەکەی چۆن بێ شێ تەحەمولی ئەوە دەکا هەناسەیەک 100,000 خەڵک بسووتێنێ مزگەوتێک گەورە بسووتێنێ کە 100,000 خەڵک بگرێ نە دیوار بەرگەی بگرێ نە چەمەنتۆ نە بلۆک نە بەرد نە مرۆڤ ئەبێ عەزابەکەی چۆن بێ پەنا بەخوای گەورە کەواتە با بە خۆماندا بچینەوە با بە خۆماندا بچینەوە ئەم گەرمایە وامان لێ بکات جەهەنممان لەبیر بێ نەک زیاتر گوناه و تاوان بکەین چونکە ڕۆژێک دێ هەمومان بەسەر پردی سیڕاتە تێ ئەپەڕین کە خواری پردی سیڕات ئاگری دۆزەخ هەمومان دەیبینین بەخوا بەڵام بەختەوەرە ئەو کەسەیە بتوانێت بیپەڕێنێ یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی ئیسلاحی حاڵمان بکەی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی لە ئاگری دۆزەخ بەدوورمان کەی یا ڕەب العالەمین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خوشکی بەڕێزم کاتێکە لە مەتبەخ خەریکی خواردن دروستکردنی برای بەڕێزم تۆش بە هەمان شێوە کاتێکە لە مەتعەمەکان و چێشتخانەکانە خواردن دروست ئەەکەی یا ئەچی بۆ سەفرەیەک خواردنێک دروست ئەەکەی یاخۆ تۆ نانەوای خەریکی نانکردنی خوشکی بەڕێز و برای بەڕێزم کاتە ئەو گەرمایە دەبینی بیرێ بکەرەوە لە ئاگری دۆزەخ بیرێ بکەرەوە لە ئاگری دۆزەخ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەندێک جار ئاگری دەکردەوە ئاگرێکی هەڵدەگیرسان ئەم لە دەستی لە ئاگرەکە نزیک دەکردەوە ئەی فەرموو یە ابن الخەطاب ئەلەک على هذا صبر ئەی عومەری کوڕی خەطاب لەسەر ئەم ئاگرە تەحەموولەکەی هەتا لەسەر ئاگری دۆزەخ تەحەموولکەی تۆش ئەو گەرمایە دێ بەسەرتا تەحەمولی ناکەی بیرێ بکەرەوە ئایا من تەحەمولی ئەم ئاگرە ناکەم ئەبێ چۆن تەحەمولی ئاگری دۆزەخ بکەم چۆن بەرگەی ئاگری دۆزەخ بگرم بیرێ بکەرەوە بە خۆت تا بچۆرەوە خوشکی بەڕێزم ئەو ئاگرە گەرمە دەبینی خۆت داپۆشە چونکە لە دەیا حەدیثە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئافرەتەی سافیرە بێ و بمرێ ئەهلی دۆزەخە بە خۆت تا بچۆرە واز لە سافیرەی بێنە واز لە قژڕوتی و سەرڕوتی بێنە چونکە ئەوە سەقافەت نییە ئەوە ڕۆشنبیری و تێگەیشتن نییە ئینسان خۆی بخاتە ناو ئاگری دۆزەخەوە لە حەدیثێکی صحیحی ئیمامی بوخاری مسلم داهاتوو خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرموو ئەم ئاگرەی کە ئەمڕۆ ئێوە بەکاری دەهێنن کە ئێمە خۆمان بەکاری دەهێنین ئیتر ئاگرەکە هەرچەندێ بەقوت بێ ئەو ئاگرەی کە پۆڵا دەتاوێنێتەوە ئەو ئاگرەی کە ئاسن دەتاوێنێتەوە ئەو ئاگرەی کە چێشتی پێیەکەی ئەو ئاگرەی خواردنی پێکەی هەموو جۆرە ئاگرەکانی دنیا هەرچەندێ بەقوت بێ ئەو ئاگرانە کە ئێوە بەکاری دەهێنن بەشێکە یەک بەشە لە 7 بەشی ئاگری دۆزەخ چۆن صحابەکان فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله إن كانت لكافية والله ئەگەر ئاگری دۆزەخ تەنها بەقەد ئاگری دنیا گەرم بێ بەسە بۆی کە ئینسان بەرگەی نەگرێت بەسە بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو ئاگەرمای کە ئێوە ئەیبیرن لە ئاگردا ئەو ناڕەحەتی کە ئێوە دەیبین بەشێکە لە 7 بەشەکەی ئاگری دۆزەخ فضلت عليهن ب69 جزءا 7 بەشە ئەو ئاگری ئێوە یەکێکە لە 7 بەشەکە بەڵام ئاگری دۆزەخ 69 ئەوەندەی ئاگری دنیا گەرمە بەڵام نەک هەر ئەوەندەیش بیرکەینەوە واتە ئەو ئاگری دنیا ضربی 7 بکە کەڕەتی 7 بکە چەندێک گەرمە 7 ئەوەندە گەرمە ئاگری دۆزەخ 7 ئەوەندەی ئاگری دنیا پەنا بەخوای گەورە بەڵام چۆنیش ئەم ئاگری دنیا هێشتا وایش نییە بۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم ئاگرەی کە ئێوە بەکاری دەهێنن دوو جار خوای گەورە فڕێی داوە 7 بەش ئاگرەکە 7 بەشە بەشی جەهەنەم
لو حفتا بەشەی یەک بەشێک لە ئاگری دۆزەخ هێنراوە بۆ دنیا 69 بەشەکەی ماوەتەوە بە قیامەت ئەم بەشە هێنراوە خوای گەورە دوو جار ئەم ئاگرە کە لە دۆزەخەوە هاتووە دوو جار لە ناو بەحرە خوای گەورە ئاگرەکەی تەخفیف و سارد کردوتەوە ئەفەرمی ئەگە دوو جار نەخرایەتە ناو بەحرەوە ناو دەریا گەورەکانەوە فڕێ نەدرایەتە ناو دەریاکانەوە هیچ کەسێک لە ئێوە نەیدەتوانی سوودی لێ وەربگرێ هیچ کەسێک لە ئێوە نەیدەتوانی نزیکی بکەوێتەوە کەواتە ئەو بەشش کە لە حەفتا بەشەکەی دۆزەخ دەرکراوە دوو جار بە بەحر و بە ئاوی بەحر و دەریاکان سارد کراوەتەوە سوک کراوە ئەگینا وەڵڵاهی کەس نەیدەوێرا چێشتێکی خواردنێکی پێ بکە کەس نەیدەوێرا نزیکی بکەوێ ئایا ئێمە تەحەمولیەوە دەکەین کەواتە ئەمڕۆ خۆت ماندووکە خۆت هیلاککە بزان ئایا تەحەمولی ئەو وەزعەت دەکەی نا وەڵڵا تەحەمول ناکەی بەڵام دەشبێ ئیدارە بکەی بەردەوام بسووتەی هەڵ بقرچەی بەڵام دەبێ هەر بسووتەی تەواو کەواتە ئەم ئاگری دنیا ئاگری قیامەتتان بین خاتەوە خوشکە بە ڕێزەکەم برا بە ڕێزەکەم ڕێگای خوا بگرن چونکە ئەوە لە پێشمانە ئەمە تەحەمولی ئەم گەرمایە ناکەین ئێمە چارێکی لەبەر ئەو خۆرە ناتوانین بوەستین وەرە لە ناو ئاگرێکدا بە حەفتا ئەوەندە و سەتەها ئەوەندەی ئاگری ئەم دنیای گەرم بێ ئەبێ بچێژی عەزابی خوا تەحەمولی دەکەی نا وەڵڵا بەڵام دەشبێ هەر ئیدارە بکەی لەگەڵیتە نەخۆشێک ئازاری هەیە ئازارەکەی هەموو کەسێک تەحەمولی ناکە بەڵام دەبێ هەر لەگەڵیا بێ تازە چار نییە دۆزەخیش بە هەمان شێوەیە خوای گەورە بمان پارێزێ خۆشەویستان ئێوە تا من عارەقم کردووە ئێوەش زۆربەتان لەوانەیە عارەقتان کردبێ و کاتێکیش کە بڕۆ بەر ئەو خۆرە تۆزێ بوەستە عارەقێ باش باش دەکەی ئەم عارەقە کە ئێمە دەیکەین با عرقکردنی ڕۆژی قیامەتمان بیرخاتەوە ئەو ڕۆژێک کە لە ساحەی مەحشەر دەوەستین خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح مسلم دا دفرمي خلشي لساحي محشرة كخلقي خواهي قرر كوي دكاتوا وحشرناهم فلم نغادر منهم أحدا خواه همو خلقي كوي دكاتوا يكسك جينا منه دا صلاة دار بيد صلاة ظالم خواناس خوانناس كافر مسلمان همو يدي وساحي محشر جاء أو كسانا للرجي قيامة خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم ببي كردوكانيان لناو عرق دكن أم عرق كردنا ببي كردو خرابكاني خود خرابت زياتر بي عرقكت زياتر بوي دفرمي خوشويستي خواه صلى الله عليه وسلم أو رجيك وسطاوي ببيوا ببي جلو برك ببي خواردن خواردنوا لترسى حالة نية أمجا عرق دكي چنه تاوان زیاتر که به شرمزاریکت زیاتره خجالتیکت زیاتره عرقکت زیاتره ده فرمی پیغمبری خواه صلی الله علیه وسلم هيا هتا قلبي عرق دكا عرقي هتا قلبيتي او شو نيك دزنج دغري وهتا زور كما هيا هتا اجنوي عرقي كردو لنا عرقايا عرقي خوي ده فرمي هيا هتا پشتوانو ناوكي عرقي كردو او اندي لنا عرق دا چون انسان بچات ناو اويكو او اندي لنا او دابي يا هتا اجنو نا او دابي وده فرمي هندي تيايا هتاكو شوي دمي هتاكو جويكاني لعرق دايا ببي تاوانكاني خود شاكت زياتر بي عرقكت كم ترى خرابت زياتر بي عرقكت زياتر ام عرق لبيشي همو مانا الا ما كساني اخوان الرحمن عليه قال يا ربي اخوان لو كسانا بين كالجي سيبري عرشي خوادان او بختورانا عرقناك نارحتي خورنا بينن اخوان قالوا دفرمي لا يحزنهم الفزع الاكبر او نارحت يعني رجي قيامت كديت او ان نارحتناك خمباري اناك چونك جيغايان خوشا جابزانا او كسانه كين كالجي سيبري عرشي خوادان توش لو كسانه به بإذن خو او كاتد الخوش دبي او كاتب اختور دبيت كواتا
ڕۆژێک دێ ئێمە عرق دەکەین بەپێی تاوانەکانی خۆمان ئەم عرقی کە ئێستا عرق دەکەین و بێتاقەت دەبین بە ئەومان بیر خاتەوە ڕۆژێک دێت گوناه و تاوان بەڕاستی باجەکەی بە قورسی ئەدەین. جا هیوادارم ئەوەی کە باسمان کرد ئەم گەرما و ناخۆشی و ناڕەحەتی کە تووشمان دەبێ و ناڕەحەتمان دەکا قیامەت و دۆزەخ و ساحی مەحشەرمان بیر بخاتەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي خوايا أوالين نخوش خانة كانوا لمالو نخوش خوايا الشفاء بدي يا ربي خوايا أواني قرزاريان بودا بركي أواني حاليان خراب حاليان باشكي يا ربي خوايا لعذاب قبر وجهنم مان باريزي يا ربي خوايا مان خيت بهشت ولا دوزخ مان باريزي يا ربي خوايا هركسك بو إسلام وأم ملة مسلمانان تشاك خوايا سركوتوكي يا ربي خوايا هركسك بو إسلام ومسلمانان وأم ملة خراب وخائن وظالمة خوايا بقوري خود ناوي بري يا ربي خوايا بشتيان بشكيني ويك ظالم وظلم لخلقي دكا يا ربي خوايا قبر وقيامة ودنيا شان تاريخ بك يا رب العالمين أوشي خلقي خوش دوي لقل خلقها باشا خو أسر كوتوكي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.